سەرۆک بارزانی لە ڕاپەڕینی ساڵی 1991 چی بڕیارێکی دەکرد بۆ هەردوو ئێزگەی دەنگی کوردستان و دەنگی گەلی کوردستان. سەرەتای ڕاپەڕین لەگەڵ کێدا کۆبوویەوە و بڕیاری چی درا؟ سەرۆک بارزانی یەکەم سەرکردەی کورد بوو لە یەکەم ساتی ڕاپەڕینەوە گەشتە ناو خەڵکی کوردستان و بەشداری سەرۆک بارزانی ورەی زیاتری جەماوەر و هێزی پێشمەرگەی کوردستانی زیاتر کرد. دوای شاڵاوی ئەنفال و کیمیاباران و ڕاگواستن و تەعریب لە ساڵی 1988 بەرەی کوردستانی لە حەوت حزب و لایەنی باشووری کوردستان پێکات. لە دوای 3 ساڵ دامەزراندنی ئەو بەرەی و هاتنەکایی هەلومەرجێکی نێوخۆی و نێودەوڵەتی لە ساڵی 1991 ڕاپەڕین کرا و لە پێنجی ئادا ڕاپەڕینی جەماوەری لە ڕانیا دەستی پێکرد و هەنگاو بە هەنگاو قەڵای سەختی داگیرکەرانی تێکشکاند و کوردستانی با تەواوەتی لە ڕژەمی بەعەسپا کردەوە. ڕاپەڕینی ساڵی 1991 ئەنجامی ئەو هەموو زوڵم و ستەم و جینۆسایدە بوو کە دەرحەق با گەلی کورد دەکرا. کورد بە ئاگر و ئاسن و کیمیاوی و سیخناخکردنی زیندانەکان دەچەوسێنرایەوە، بەڵام بە درێژایی مێژوو هەموو ئەوانە چۆکیان بە کوردانەدا و لا ڕاپەڕیندا پەیامی ئازادی بە گوێی جیهاندا درا. ڕاپەڕینی کورد لە ساڵی 1991 وانە و پندێکی پیرۆزە. بۆ دوژمن سەلمێنرا داگیرکەر بە ئاسانی لە کوردستاندا جێی نابێتەوە. ڕاپەڕین بووە ڕابردوویەکی گەشینەتەوەیی، بووەتە ئامانجێک کە هەموو کات و ساتێک کورد ئامادەیە دووبارە و سەدبارەی بکاتەوە. ڕاپەڕین پەیامی کۆتایی هێنانی با داگیرکەر و ژێردەستەییدا. ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 ڕوودا و پێشهات و وەرچەرخانێکی زۆر گەورەی مێژووی بزافی ئازادی خوازی گەلی کورد و سەلمێنەری ئەوەیە کە چیتر ژێردەستە و چەوساندنەوە قبوڵ ناکرێت. سەرۆک بارزانی لە بەشی سێمی بەرگی پێنجەمی پەرتووکی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد باسی یەکەم هەنگاوی ڕاپەڕین دەکات و دەڵێت ڕاپەڕینی جەماوەری کوردستان لە پێنجی ئاداری ساڵی 1991 لە بیتوێن دەستی پێکرد و دەست بەسەر هەموو بنکە و بارەگا سەربازەکانی بەعەس داگیرا. هەرزوو کار بەدەست و بەرپرسانی ڕژەم لە کوردستان ورەیان شکاو. ڕاپەڕین خێرا گەشەی سند و هەموو ناوچەکانی کوردستانی گرتەوە. سەرۆک بارزانی دەڵێت بە مەبەستی ئامادەکاری زیاتر لە نزیکەوە چاودێری دۆخەکە. ڕۆژی 6 ئاداری 1991 سەردانی قاسمە ڕەشم کرد و لەگەڵ نەوشیروان مستەفا و برایانی سەرکردایەتی بەرە لە ناوچەکە کۆبوومەوە. لا کۆبوونەوەکەدا کە ڕەسوڵ مامەند و مەلا حەسەن لە حیزبی شوعی و مامۆستا شوان لە پاسۆک ئامادە بوون. دوای تاوتوێکردنی بارودۆخەکە بڕیاردرا لە هەردوو ئێزگەی دەنگی کوردستان و دەنگی گەلی کوردستانەوە زانیاری و ڕێنمایی پێویست بە جەماوەری کوردستان بدرێت. سەرۆک بارزانی دەڵێت لا 11 ئاداری ساڵی 1991 ئێمە لە قاسمە ڕەش بەڕێکەوتین بۆ ماوەی چەند کات ژمێرێک بە پێڕۆشتین. سیارەکان لە نزیک سوونێ چاوەڕێمان بوون و لەوێوە بەرەو ڕانیا ڕۆشتین. پێشوازیەکی یەکجار گەورە و گەرمان لێکرا. من و نەوشیروان مستەفا پێکەوە بووین و دارێکمان پێشکەشی جەماوەروی دڵسۆز و خۆڕاگرەکە کرد و بەڕاستی ئەو ڕۆژە یەکێک بوو لە ڕۆژە مەزن و مێژوویەکان کە هەرگیز لە یاد ناکرێت. پێویستە وانەیەکی گەورە لەو ڕووداوە مێژوویە وەربگیرێت کە سەرکەوتنی گەورە لە یەک ڕیزی و تەباییدایە، چونکە ڕاپەڕین بەرهەمی یەک هەڵوێستی بەرەی کوردستانی بوو. ڕاپەڕین گەورەترین دەستکەوتی بۆ هەموونەتەوەی کورد بەدەستێنا. ئەویش دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان بوو. ئێستاش لە جاران زیاتر یەک دەنگی و تەبایی پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین بە یەک ڕیزی لایەنە سیاسیەکان دەکرێت. هێشتا ئەوانەی بەعەس ئاسا بیر دەکەنەوە و با هەمان زەهنیەتی ئاگر و ئاسن مامەڵە دەکەن هەرماون. بۆیەش لە دژایەتی و پەراوێزخستنی کورد و قەوارەکەی بەردەوامن. بۆیە پێویستە وەکو ڕۆح و گیانمان بەرگری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین و بیپارێزین.